ئێرە سەرەتای شەقامی سالمە لە بەردەمی باخی گشتی پرۆژەی چوارەمی ڕووناکردنەوەی شەقامەکە دەستی پێکردووە. من بۆ زانێ زیاتر ئەسمە لای سیروان محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی کارەبای سلێمانی کاک سیروان سڵاوی لێبێ ئەم پرۆژەیە چەندێکی تێچووە و کۆتا کۆناغیشە تێمە؟ بەڵێ تەمان دیارە ئەم پرۆژەیە یەکی خۆشبەختانە یەکێکە لەو پرۆژانەی تری بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی کە لەسەر داهاتی لە 1970 کارەبا جێبەجێمان کردووە. ئەویش با بڵین قۆناغی چوارەمی ڕووناکردنەوەی شەقامی سالمە کە لە با بڵین کە لێرەوە دەست پێکە لە ئوتێل سلێمانی پاڵاسەوە هەتا وەکو پردی ڕەوفبەگ و ژێر پردەکەش ئەو ئینارەکەی گۆڕدراوە. تەبەن ئەم پرۆژەیە بە بڕی 203 میلیۆن دینار جێبەجێ کراوە کە بریتە لە دانانی 43 ستونی ڕووناچی کە لە لیدی 150 واتیە و سیستەمەکەشی سیستەمێکی تازەیە کە بە شێوەی تایم زۆن ئیشەکە، یعنی ڕۆژانە خۆی بەپێی ڕۆژهەڵاتن و ڕۆژاوابوونی شاری سلێمانی ئیشەکات و هەڵق بێ. تەبەن ئێمە پێشتریش سێ قۆناغی ترمان لە ڕووناکردنەوەی شەقامی سالم کە لە هەتاوەکو چوارڕیانی سەرچنار جێبەجێ کردووە سەر پردەکەش و بە درێژایی شەقامەکە زائیدەن ژێر پردی خەسرە و خاڵ لە تقریبا گردی ڕعایەوە هەتاوەکو شەقامی مەلیک مەحموود جێبەجێ کراوە بە چوار قۆناغ. کاکسیۆن بەس لەوە کەوتێمە بە تایم زۆنە واتە لەگەڵ ڕووناچی و تاریشیە کارەکات. ئەمە لە کاتی کارەبا بڕینی شەوانەیە کارەبایان ناکوشێتەوە شەقامانە؟ ئەمانە کارەبای بەردەوامی هەیە، یعنی ئێمە بەشێکی زۆر لە با بڵین ئەو شەقامی کە تۆڕی ڕووناکییان هەیە بەشێکیان کارەبای بەردەوامیان بۆ دابینکراوەکو با بڵین مەلیک مەحموود و با بڵین ئەم شەقامی سالم و هەندێک شەقامی ترمان هەیە و تاسڵ و جە سلێمانی ئەمانە لەبەرەوەی هاتوچۆ و با بڵین پیادەڕەوی هەیە بەردەوامی بۆ دابین کراوە بۆ ئەوی با بڵین هەم دۆ سەلامەتی هاتوچۆ و هەم پیادەڕەویش. تەواو کارەبای سلێمانی وازی لە گڵۆپە غازیەکان هێنا و دەسەکە بالیت؟ تەبەن دەمێکە ئەو سیستەمە نەماوە گڵۆپی غازی هەم لەبەرەوەی کارەبایەکی زۆری ئەوێ و هەم با بڵین بۆ چاویش، یعنی بۆ شۆفێر کاریگەری هەبوو لەسەر چاوی شۆفێران بۆیە ئێستا هەموو ئەم جۆرە تازێ لە گڵۆپ بەکارێندرێ کە لیدە و هیچ جۆرە بە کاریگەریەکی بۆ سەر بینی نییە لە کاتی شۆفێریکردنە. ئێستا هاوڵاتیان ئەڵێ شەقامەکان ڕووناکەکەن و ئەی ماڵەکانمان ئێستا چ کەش بە کارەبا هەیە؟ بەڵێ کارەبا ئێستا بەداخەوە، ینی لەبەرەوەی ئێمە لە وەرزی زستانین و خواست لەسەر کارەبا بەش زۆر زۆرە لە ئێستا 6 بۆ 7 ساعت کارەبای نیشتیمانی هەیە. باشە کاکسی بەمنەوە کە تێبینیم کردووە لە شەوانە لە ئێوارەوە هەتاکو 12 شەو کارەبا لە هەندێک گەڕەکەکان وەزانم نییە لە کارەبای نیشتیمانی ئەمە بەپێی جەدووەلە یاخود لە شەوان درەنگ نادرێت. با بڵێن دانانی بەرنامەی کارەبای نیشتیمانی ئەوە بەڕێوەبەراتی کۆنتترۆڵی کارەبای سلێمانی ئەو بەرپرسە لە دانانی و ڕێخستنی ئەو خشتەیە کە دانرێ بۆ هەموو پارێزگای سلێمانیش و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕینیش ئەوان داێنێن ئیتر بە شێوەیەک داێنێن کەوا بتوانن ڕێخستنێکە بێ لەگەڵ کارکردنی مۆلیدەکانیش کە لە 10 ساعت زیاتر نەبێ بۆ ئەوی بتوانن زەرمەند نەبن یان عتەڵات و شکانیان نەبێ ئەوان بەرپرسن لەو دانانە. بەداخەوە ئێمە هەندێک شوێنمانەیە لەبەرەوەی کارەبای با بڵین تایبەت، یعنی بڵین بەرنامەی جێگیری هەیە وەکو لادیەکان وەکو هەندێک لە قەزا و ناحیەکان لە ئێوارانە ئەوان کارەبا وەرەگرن بۆیە ناوشار یعنی کارەبای کەمترە زیاتر مۆلیدە ئیشەکە. کاکسیوان تایبەت بە کارەبای پریپید کە لەمای ڕابردووە بۆ چەند شوێنێک دانرێت بۆ چەند ستێک دانرێت ئەمە تا چەندێک نەجاحەتی هێنا بەنیازە شوێنی دیکەش بکەن؟ پرۆژەی پریپید لە ئێستای هەر ئەو شوێنانەیە کە هەیە هیچ شوێنێکی تر ناکرێت، بەڵام با بڵین بەرنامەی پرۆژەی ڕووناکی ڕەنگە لە دوومانگی داهاتووە لە سلێمانیش بچێتە بۆ ناوی جێبەجێکردنەوەوانێ و ئێستا لە ئامادەکاریە. بۆ تا پرسیارم بۆ شەوی سەری ساڵ بەرنامێکی تایبەتە بێت بۆ کارەبا؟ نەخێر هیچ بەرنامەیەک نییە بۆ شەوی سەری ساڵ لەبەرەوەی یعنی کۆنتترۆل ناتوانێت بۆ شەوێک جەدوەلی کارەبا تێکبات، هەر ئەوەی کە هەیە هیچ با بڵین دەستکاریکردنێک یان گۆڕانکاریەک ناکرێت لە بەرنامەیە. واتە لە مۆلیدەکانی زیان ناکەن؟ نەخێر. زۆر سوپاس بۆ سیروان محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی کارەبای سلێمانی. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون زانیاریەکان بوو لە بارەی کارەباوە کە کارەبا لە
شاری سلێمانیدا لە ماوەی 24 کاتژمێردا 6 بۆ 7 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان و ئەو شوێنانەشی لە کاتژمێرێکی شەودا کارەبای مۆیلدەیان هەبێت کارەباکەیان دەکوژێتەوە و هەتاوەکو بۆ بەیانی کاتژمێر 6:30 کارەبایان دێتەوە. ئەمە زانیاریەکان بوون لەبارەی ڕەوشی کارەبا و تایبەت بە شەوی سەری ساڵیش کە بەرنامەی کارەبا ناگۆڕێت و ئەو شوێنەی کارەبای نیشتیمانیان نەبێت لە کاتژمێرێکی شەودا واتە یەک کاتژمێر چوونە ناو ساڵی نوێەوە کارەبایان دەکوژێتەوە.